هەفتەی ڕابردوو پەرلەمانی کوردستان یاسای چاکسازی پەسەند کرد. لە ئێستاشدا هەموو سەرنجەکان لەسەر خانەنشینی پلە باڵاکان چڕ کراونەتەوە. لە کاتێکدا بە وتەی بەرپرسانی حکوومەت جێبەجێکردنی ئەو بڕگەیە مانگانە کەمتر لە 10 ملیار دینار بۆ خەزێنەی گشتی دەگێڕێتەوە. بەڵام قسە لەسەر گەندەڵیا گەورەکانی بواری نەوت و خاڵا سنوورەکان و قۆرخکردنی بازار لەلایەن کۆمپانیا حیزبیەکان ناکرێت. دوای پەسەندکردنی یاسای چاکسازی لە یەکێک لە بڕگەکانی یاساکەدا هاتووە خانەنشینبوونی پلە باڵاکان ئارزوومەندانەیە و دەتوانم بگەڕێنەوە سەرکارەکانی پێشوویان. لە ئێستادا هەندێک پەرلەمانتار بۆ مزایەدە و هەندێکیشیان بۆ دڵسۆزی فۆرمی ڕەتکردنەوەی خانەنشینی پەرلەمانیان پڕ کردوتەوە. بەڵام بە بۆچوونی شارەزانی بواری یاسایی پڕکردنەوەی فۆرمەکە هیچ ئاسەوارێک بەدوای خۆیدا ناهێنێت و ئەو پەرلەمانتاری فۆرمەکەی پڕ کردوتەوە دەتوانێت لە کۆتایی خولەکە خۆی خانەنشین بکات. بەوتەی شارەزانی بواری ئابووری کەمکردنەوەی جیاوازی نێوان پلە باڵا و فەرمانبەری یاسایی کارێکی دروستە، بەڵام ناکرێت هەموو چاکسازیەکان لەوەدا کورد بکرێتەوە. بەپێی لێدوانی بەرپرسانی حکوومەت ئەگەر یاسای چاکسازی بەسەر پلە باڵاکاندا جێبەجێ بکرێت مانگانە کەمتر لە 10 ملیار دینار بۆ دارایی گشتی دەگەڕێتەوە. بە بڕای چاودێران دەبێت فشارەکان بۆ بنەبڕکردنی گەندەڵەکانی خاڵە سنوورەکان چڕ بکرێنەوە. لەبەر ئەوەی کۆمپانیا هەیە مانگانە هیچ کارێک نەکات، بەڵام 9 ملیۆن دۆلاری دەست دەکەوێت کە یەکسانە بۆ بڕەپارەی مانگانە حکوومەتی هەرێم لە گێڕانەوەی موچەی پلە باڵاکان لە کاتی جێبەجێکردنی یاسای چاکسازی دەستی دەکەوێت. بەپێی بەدواداچوونی پەرلەمانتاران لە خاڵە سنوورەکان تاڵانێکی بەرفراوان بەڕێوە دەچێت و چەند کۆمپانیایەک بانە یاسایی مانگانە 50 ملیار دیناریان دەست دەکەوێت. تاڵانکاری خاڵە سنوورەکان جۆرا و جۆرە. بۆ نمونە کۆمپانیا هەیە مانگانە لە هێنانی هێلکەی قاچاغ 10 ملیار دیناری دەست دەکەوێت. لەلایەکی دیکەوە گەندەڵێکی گەورە لە دۆسی نەوتی هەرێمدا هەیە، بەڵام تاوەکو ئێستا دەستی بۆ نەبراوە. بەوتەی بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئێستا داهاتی مانگانی هەرێم بە بۆری لە 800 ملیار دینار زیاترە، بەڵام تەنیا 350 ملیار دینار دەگەڕێتەوە وەزارەتی دارایی و نیوەی زیاتری نازانێت چی لێ دەکرێت و چۆن خەرج دەکرێت. لە هەمان کاتیشدا لە بواری بازاردا کۆمپانیا حیزبەکان قۆرخی بازاری وزە و دەرمان و جگەرە و خۆراکیان کردووە. بە جۆرێک مانگانە بە دەیان ملیۆن دۆلاریان دەست دەکەوێت. قۆرخکاری بازار لەلایەن کۆمپانیا حیزبەکان زۆر بەرتەسک کراوەتەوە. بۆ نمونە تەنیا 2 کۆمپانیا لە هەرێم قۆرخی هێنانی دەرمانیان کردووە. هەروەها 2 کۆمپانیای دیکەش مافی هاوردەکردنی جگەرەیان پێبەخشراوە. بە بڕای شارەزانی بواری ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نابێت چاکسازیکردن تەنیا لە کەمکردنەوەی بەشێکی کەمی موچەی خانەنشینی پلە باڵاکان کورد بکرێتەوە، بەڵکو دەبێت هەنگاوی کردداری بۆ چاکسازی لە دۆسیەکانی نەوت، خاڵە سنوورەکان و بەرهێنان، قۆرخکردنی بازار لەلایەن کۆمپانیا حیزبەکان، گێڕانەوەی مڵکی گشتی و پارەبراوەکانی هەرێم لە دەرەوەی وڵات بدرێت.